سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر یاسای فێڵکردن و قۆڵبڕین کە بەپێی مادەکانی عێراقی بە مادەی 456 بە ناوی احتیال ناسراوە بە دوواداچوون دەکەین. هەر ڕۆژێک لە کوردستان جێبیستی ئەوە دەبین کەسێک لە فلانە شارۆچکە لە فلانە شار لە فلانە گەڕک پارەیەکی زۆری خەڵکی کوردستانی خواردووە. جاری وهەیە خەڵکی خۆمانن، جاری وهەیە کار گەیشتۆتە ئەوەی خەڵک لە دەرەوەی وڵات بێتە کوردستان و بە حەزاران پارەی خەڵکی ئەم بەستە زمانەی کوردستان بخۆن و دواتر بڵێن ئەمە دادگاکان بڕۆن سکاڵا تۆمارکەن مایە پوش بوونە. وەکو دادگاکان وەکو ئامارەکان باسی لەوە دەکەن ڕۆژ لە دوای ڕۆژ فێڵکردن و قۆڵبڕین و ساختەکاری لە مامەڵە جۆر بە جۆرەکان لە کوردستان زیاد دەکات. ئەرێ بەڕاست ئەمە پێشتر حالەت بوو، بۆچی بۆتە دیاردا؟ یاساکان ناوەڕۆکی یاساکان چی دەڵێن؟ پارێزەران بۆ چوونیان چییە؟ داواکاری گشتی هەرێمی کوردستان لەسەر ئەم جۆرە فێڵانە چی دەڵێ؟ پێشتر ئەگەر مەسلەی فێڵکردن قۆڵبڕینی خەڵک حالەتێک با لەم لاو لەولا بە نهێنی شاراوە بە کەس نەیسانی بە، بەڵام ئێستا بەڕاستی بۆتە دیاردا. یعنی ئەوەی کامە دەڵێن بۆتە دیاردا قسەی خۆمان نییە، ئامارەکان بازدەوە دەکەن بۆتە دیاردا. لەوانەیە ئێستا ئێمە لە نێو هۆڵەکانی پارێزەرانی لە نێو دادگای هەولێر بەشی زۆری ئەو پارێزەرانی کە لێرەن هەر یەکە بەلای کەمیەوە یەک دوو کەیسی لەلا بێت. چییە کاکە؟ قۆڵبڕینە، فێڵکردنە بە ناوی ئۆتۆمبیل، بە ناوی کڕین فرۆشتنی چاک، بە ناوی قورعا، بە ناوی کۆمەڵێک شت خەڵکێک فێر بووە، ئێستا کار ناکات بیر لەوە دەکاتەوە چۆن فێر بکات. ئەم دایکەی دەبینن. ئەمە هەر لە ناو دادگا منی بینی گوتی کاکە وەرە بفێڵیان لە برایەکی من کردووە. برایەکەم برایەکی غەریبی من، برایەکەم ئێستاوا لە بەندیخانەیە لەسەر ناحەق گیراوە. چۆن بووە ببوورە دایەنجیان؟ یارەوە ئەوە خاڵی تۆیە؟ بەڵێ خاڵی منە. بۆچی گیراوە؟ چێ بوو برادەرەکەت؟ برادری ناویە نازانم چەند ناویت بوو خانی هات شۆفەری لێدا برای من زەرەری ئیشی دەکە هیچ عیبی نەبوو، خانیە بوو، سارێ هەبوو، سێ منداری هەیە. باشە چۆن فێڵیان لێکرد ئەگەر تۆ باسی بکەی دایکرد لەبە گریان پێی نەبوو؟ ژنی نەخۆش بوو وەڵڵا دیارێکمان لەبەرچی دەبوو. چیشی دەکرد خاڵت؟ ئیشی ئاردی دەکرد. ئاردی دەکرد؟ ئاردی لە چێ دەهینە؟ لە زا خۆی دەهینە. لە زا خۆی دەهینە هەولێر؟ دەهینە هەولێر. باشە چەند ساڵ بۆ ویشەی دەکرد؟ ئێستانەیە کردێ برای من 5 ساڵەوە پێش برادر فریان لێ کردێ. برای من خانی هەبوو، سارێ هەبوو، مەتحەمی هەبوو، فڕنی هەبوو، سێ منداری. تەمەنی چەندە؟ چەندە ڕێباز؟ 40 ساڵێک دەبی؟ هەرلەوانێ 35 ساڵێک 35 ساڵێک بی. باشە هەموو شتی هەبوو؟ هەموو بینە برادر بەیان لێ کرد. یەخە چیان لێ کرد؟ گوتیارەیشی ئاردی بکەین، ئاردی بین نەزاخۆ لێ دەفرۆشین قانداز دەکەین. برای منش غەریب بەگەریان کات فێریان لە برام کرد. خات و ژیان تۆ ماوەیەکی زۆرە کاری پارێزەری دەکەی سەبارەت بە یاسای فرت و فێڵ قۆڵبڕین، یعنی ئەم خاتونە چی بەسەر دێتن؟ دەڵێ برایەکەم پارەشی چوو و ئێستا لە بەندیخانەیە. چی لێ تێدەگەی لە کەیسێکی؟ سەبارەت بە مادەی احتیال 456 لە یاسای سزای عێراقی کە ئێستا کە بەداخەوە زۆر بووە احتیال لە ناو مجتەمع بە هەموو جۆرەکی زۆر بووە، یعنی لە هەموو پلە و مستەوایەکی لە هەموو پێگەک، ینی لە ئاستی سەرەوە بەڵێ لە سەرێتا تا دێ خوارێ احتیال زۆر بووە، فێڵکردن زۆر بووە. ئەجا ئەوەی دەسەڵاتی هەبیتن لۆی بە قانون حساب دەکرێتە چ قانونی ئەی بێ دەسەڵاتی فێڵ بە قانون دەکە. بەڵێ لە ڕێی قانونەوە فێڵێک دەدۆزێتەوە فێڵ دەکە، فێڵ دەکاتن. دواتر چێ تێدەکەوی ئەوانەی کە لە یاسا تێناگەن ئیلمامیان نییە، ینی شارەزایان نییە لە یاسایەکە زۆر کە ئیشێک دەکەن خطوەک دەکەن، ینی بە هاکەزایی ئیشەکە دەکەن و نییە لی ورد بنەوە. ینی بۆ نمونە ئەو خاتونە کە برایەکەی چووە تاپۆیەکی ڕاهنی کردیە دایتێ لە دوو تاجری ئاردی کڕیە هینایەتی بە قەر دایتەوە خەڵکی خەڵکەکە هێشتا پارەیان نەدایتەوە، ئەو نەیتانیە پارەکە تەزدید کاتەوە بیانداتەوە. ئەوان هاتینە بەبێ ئاگای لێبیتن خانووەکە دیارە فرۆشرایە و بەچی یاسایەک برایەکە گیرە؟ هەر پێم گوتی هەر ئەوها نازانی.
ئێمە لە هۆڵی پارێزەرانی لە نێو دادگای هەولێر کۆمەڵێک پارێزەر لێرە دانیشتووە کارێکە پسپۆڕێتی لە بوارێکەیە بێگومان شارەزایی و ئەزمونیان لە زۆربەی قانونەکانی عراقی هەیە ئەو قانونانەی کە ڕۆژانە لە دادگاکان خەڵکێک پێی سزا دەدرێت من حەزم کرد بپرسم بەڕاستی کە بۆ منیش جێگای پرسیارە ئەو کەسانەی پارەیەکی زۆر لە خەڵک دەخۆن پارەیەکی زۆر بە ناوی جۆر بە جۆر هەر ناوێکی لێدەنەی فێڵێک لە خەڵک دەکەن یعنی وەکو گوتم دزیەکی ئاشکرا لە هاوڵاتی دەکەن ئەرێ بەڕاست لەم وڵاتە لە سەرانسەری کوردستان و عێراق قانونێک هەیە وا بکات ئەو کەسەی بە ئاشکرا دزی لە هاوڵاتی دەکات پاشان بێتە دادگاکان و لای ئەم پارێزەرانە بە شێوەیەک بەرگری لەم هاوڵاتیە بکرێت جارش کە پارەکەی بۆ بگەڕێتەوە هەیەشتیوە برای بەڕێز بەخۆی هەر شتێکی لەو بابەتە بکرێتن ئەگەر تۆڕۆک احتیالی تێدابی دەخرێتە قالبی مادەی 456ەوە 3 مانگ بۆ 5 ساڵ نامەرزی ئەتەوە بەڵام ئەگەر ئەو ینی 3 مانگ بۆ 5 ساڵ ئەنگۆ زۆر باسی ئەو قانونە دەکەن هاوڵاتیەک ئەگەرجی لەم قسەی ئێوە بێ دەڵێ پارەکەم بۆ دەگەڕێتەوە یاخودنا بە پێی خۆی پارەکە دەگەڕێتەوە بەڵام چۆن دەگەڕێتەوە ئایا ئەو کەسێکە قەرزارە هیچ شتێکی بەناوە هیچی بەناو نیە هیچی بەناو نییە چاوەڕێ ئەوی لێ دەکەیت دێتن دەڵێت بەڵێ من قەرزارم مانگانە $100 $200 بۆ دەگەڕێنمەوەلەوە زیاتر ناتوانم بیدەن دوای چی بەسەر بێ تەواو هەرەوەیە مانگانە بۆ ئیستیقطاع دەکرێت و لە دایرەی یعنی ئەگەر یەکە 100 دەفتەری ببە 10 ملیۆن دۆلاری ببە کەنەیبی تو چی لێ دەکەی هەر ئەوەندەیە چی لێ دەکەی باشە هیچ قانونێکی تر هەیە پێشتر هەبووە زۆر زار جێبیستی ئەوە دەبین کە خەڵکێک فێڵ بکە دزیەکی ئاشکرا لە هاوڵاتیەک بکە لە زۆر وڵات قانونەکە وایە تا قەرزەکە نەداتەوە بەرنادرێ ئازاد ناکرێت بەخۆی سەرەتا دادگا سزای ئەو کەسە دەداتن بەڵام سزایەکە لەلایەک وەرگرتنەوەی پارەکە لەلایەکترە ئەوە سزایەکە لە دادگای خۆی وەردەگری بەڵام کە ساعبی حەقەکە ساعبی مافەکە کە داوای مافی خۆی دەکات دەوێت بستە دایری تەنفیس لە دایری تەنفیس تەمەشا دەکەن بزان ئەو کابرا هیچ تشی بەناوە ئەوەی کە فێڵ دەکە تاوان دەکەیان ناکە تەمان تاوانە فێرکردن یعنی بەپێی مادەی عراقی دەچێتە تاوانە باشە هەر ئینسانێک کە تاوان دەکات سزا نادرێ بێگومان سزا باشە لە 3 مانگ بۆ 5 ساڵ پێتان وایە سزاکە ئەوەندە باش بێ وە بکە ڕێگری لە خەڵکێک بکات بیر لە فێڵکردن نکاتەوە ئەوەی من جێبیست دەبم ئێستا لە دادگا دەڵێن ئەم جۆرە کەیسانە زۆر بوو یان نا بێگومان زۆر بووە بەڵام ئەوە پێویستی بۆیە کە یاسایەکان ینی گۆڕانکاری بەسەدا بێ بەڕاستی ئەگەر نەکرێتەوە چی بەسەر ئەو هەروە دەڕات یعنی حالەتەکان زۆرتر دەبن نە بەپێی زروفەکە هاتووەکەر هەسەندە حالەتەکە زۆر لە سەردەمەک حالەتەکە بەڵام سەردەمەشیت کە حالەتەکە دەگۆڕێ دەبی یاسایەکە بە بگونجێتن لەگەر ئەو سەردەمەیەکەوە هەموار بکرێت هەموار بڵێ باشە ڕۆژانە جێبیستی ئەوە دەبین کابرا 1000 دەفتەریان برد 100 دەفتەری برد ئەوەندەی برد چیە مەوزۆ بەڕای تۆ ئوستاذەوە جەهلە لە قانونیش يعني قاعدة قانوني هي القانون لا يحمي المغفلين يعني ئەوەی بە غەفالەت يعني بەجێلاتی بە نەزانی خۆی پارەی داتیەکە چیز بسەکە چی نییە خۆیەکە حاڵەتی قەرزیش بی مەفروزە کۆمپیالێک لە بینیان هەبی کۆمپیالەکە دێت دایرەی تەنفیز پێش نەفس عادل ئیقرار دەکە قەرزارە لەسەر مەبلەغێک قەرزاری تووە یەک جاریش بە قانون دەگیری لەسەر مەبلەغی ئەگە برێ نادەمەوە بەڵام ئەگە برێ دەدەمەوە دێتە پێش نەفس عادلی دەڵێ من دەتوانم ماجێ 200,000 بدەم زیاتر ئیمکاناتم نییە ئەمە چارەسەری دۆخەکە دەکەی خراپتری چارەسەر ناکە بەڵام قانونەکەش ئەو مەتاتی تێدایە دوایە فەرقی احتیال فەرقی هەیە قەرزیش فەرقی هەیە بەڵام دەبی بسەلمێنی ئەوەی سلێمان هەڵشۆی یەک تەوقیع لەسەر کاغەزێکی گسکە کردێ و هەڵە ڕوو قانون هیچ ئەوە چی نییە باشە ئەوەی سلێمان هەڵشۆی لەسەر پاکەتی کردووە خەڵکەکە سادە بۆ متمانەی پێ کردووە کاکە لە هەولێر مۆڵی هەبووە مۆڵی بەناو بۆ مولکی بەناو بووە بەڵام دواتر پارەکەی بردووە ئێستا لە تورکیا ئەو چی بەسەر بێ وڵا ئوستازەکان باسی قانون شتەکانیان کرد بەزە من ئەوەندەی دەرێن پێویستە خەڵک هۆشیار بێ خۆی بزانیت چۆن معامەلە دەکات چۆن پارە پیا دەکات چۆن ینی سەرفی دەکات یعنی سیقە نەبی لەسەر سیقە شت نەکرێت لەسەر سیقە شت نەکرد ینی ئەو کەسە بناسی کە معاملەی لەگە دەکەی وە خراوانە هەموو ناسیتیان پێکەوە نانیان خواردێ پیاسەیان کردێت چوینە دەرەوە ئەوە ناکە ناسین ئەوە ناکە تو کەسێکی بە تەواوی بیناسی نەگە تو جارێک دوزار ینی کەسەکە دیتە بچێ معاملەشی لەگە بکەی بۆ پاشی ناسی معاملە لەسەر ئاساسی سیقە ناکری لەسەر سیقە تۆش لەگەڵ سیقەنی نەخێر بە هیچ شێوەیەک
ئێستا هەتا قانونی چی بکە بۆ نمونە چی بکە؟ قانونی ژیانی لە حالەتەشی ئەگەر یعنی چی ئەگەر بکە؟ معاملە بکرێت لە بینی تەنها ژن و مێر شاید دەخوا باشە چی بکە چی بکە بۆ نمونە پارەی خەڵکێک لە لای ینی بەر لەوەی پارەی بداتێت چی بکە؟ وڵی سەرەتا پێویستە ئەوانێک کەوا مامەڵە دەکەن هوشیار بێن هیچ شتێک پارە هیچ شتێک بەبێ نووسراو نەکەن بەخۆی ئەگەر بەخۆیان لە نێوە خۆشیان بیتن نووسراوەکە ئەوە دەخواتن بەڵام ئەگەر بێت و کابرا لە بۆ نمونە قەرسارە دەخوا بڵێ بەڵام ئەگەر ببتە سەنەدەکی ڕسمی ئەوە دەتوانێت دائیری تەنفیز بچی فایلێکی بکاتەوە برا من ئەوەندە پارێک قەردارم کۆمپیالەی بکاتن دائیری تەنفیز لەسەری ئەوە بیتن یاخود لە کاتب عەدلیش ئەو عەقدەی لە نێوانیانە ئەو گرێبەستە بسن پەسەندی بکەن لە کاتب عەدل. دەمەوێت بزانم تۆ لە مێژە لە بەندی خانەی دەست بەسەری بەڵێ چەند دەبی؟ 9 مانگ دەبێت 9 مانگە بەڵێ 9 مانگە تۆ لە نێو بەندی خانەی بەڵێ باشە پێم بڵێ تۆ فێڵت لێکراوە یان فێڵ لە خەڵک کردووە من فێڵم لە خەڵک نەکردووە بە دوای کارێک دابووم بۆ قازانج لە شەریکێک چوم سیارە بێنم بەکرێهێنا 10 سیارم بەکرێهێنا بۆ مودەی 6 مانگی عەقدم لە هەولێر بەڵێ لە هەولێر لە سیارەت بەکرێهێنا 10 سیارم بەکرێهێنا بەڵێ باشە عەقدم لە گەریان کرد بۆ مودەی 6 مانگ بەکرێلا بێ بەکرێلام بێ دواتر لە عەقدەکەی وامان باک اتفاقمان کردو لە بینی یەکتری تاوەکو 6 مانگ لۆینە داوای سیارەکان بکاتەوە باشە دوای 6 مانگ ئەگە سیارەکان مەوجود بوو تەسمیرم کردەوەی کێشە نابێ ئەگەر سیارەکان لە بەری مولکی جادەیە دەست و تێ وەردەگەڕێ و دام دەبی تووشی کێشە دەبم ئەو کاتی قیمەتی سیارەکەی دەدەم بەس قیمەتی سیارەکەی ئەگەر تووشی دام نەبووی پارەکە زیاتر دەبێت نەخێر ئەگەر توش کێشەک دروست نەبوو سیارەکەی تەسمیل دەکەمەوە بەس ئەگەر چەند دەدەیت قیمەتی سیارەکەی چەندە قیمەتی سیارەکەی دەدەم باشە دواتر چی بەسەر هات بۆ ئێستا بۆکو جێبیست بوومە کەیسەکە مەسەلەکە ئەوەی کە تۆ مامەڵەت کردووە مامەڵەیەکی شەرعی نەبووە فێڵکردن بووە بۆ پێت دەڵێن فێڵت کردووە ئەوان بە پێشبینی خۆیان بە من درێن فێرت کردووە لە نەخێر باشە بەڵام دواتر تۆ بێجگە لە مامەڵەی سیارەی و هەوەندەی کە من جێبیست بووم لە گفتوگۆکان تۆ کارتی مۆبایلی شتێنە وایە بۆ ئەو کارتومەل بۆ کاری پێویست ئیشم پێ بووە لەگە کەسێک اتفاقم کردبوو کارتی مۆبایلم دا تێبای 25 وەرەقە من 50 وەرەقی بدەمەوە بەس بەچی بە قسط بە شێوازی قسپارەکەی بدەمەوە مانجێ 2 وەرەقە با 25 وەرەقە 50 وەرەقەی بدەیتەوە مانجێ 2 وەرەقە ئێستا کەوایە تۆ کەسێک بی من سێ ببوورە سێ قستم داوە پێی دواتر داوای لە منکوتمین کێشەم هەیە دەبی پارەکەم یەک جێ بدەیەوە مش گوتم یەک جێ پارەکەی نادەمەوە لەبەر و دەبتە ڕیبا تەنانەت بەس لە ڕیبا نەبوو نەخێر باشە بەس 25 وەرەقە ببیت بە 50 ڕیبا ئەوە ئینتیفاق بوو ئەگەر بە قەس بیدەمەوە ناکا ڕیبا بەس ئەگەر یەک جێ بیدەمەوە 50 وەرەقە لەسەر سیارەکان بۆ بووە بە کێشە لەسەر سیارەکان ئەوان تەلەفۆنیان بۆ کردم پێشەوەی تەلەفۆنم بۆ بکەن هاتنە ماڵم هەڕەشیان لێ کردم دوای هەڕەشەکەی گوتیان سیارەکان دەبی تەسمیل بۆ هەڕەشە مەوعیدەکە تەواو بوو لە 6 مانگ نەخێر میش گوتم عەقدم لەگەرتانەیە 20 ڕۆژ تێپەڕێ بەسەر عەقدەکە هێشتان 5 مانگ و 10 ڕۆژ مایە ناتوانێت سیارەکان بێەوە هەڕەشیان لێ کردم قسەی بەرێ دواتر سیارەکان بە GPS ئەوان شەریکە بە GPS 6 سیارەی بە GPS ڕاگرت و سەحبی کردەوە لە چێ بوو سیارەکان هەلا هەولێر لای خۆمام سەحبی کردەوە بەڵێ دواتر ئێستا تۆ بۆ لە بەندەخانەی لەسەر چ حەقێک تۆ دەگیر کراوی ینی بۆ ئەوان سکاڵایان کرد چۆن تۆ دەگیر کرای کاتێککە 6 سیارەکان سەحب کردەوە بەخۆشم 2 سیاری ترم بردەوە 2 سیارە ماوە ئەو 2 سیاری کە لەلام ما بۆ منیش بەکرێن داوە بە قازانج بەکرم دایتەوە کەسێکی تر عەقدم لە گەری کردێ 6 مانگ و کرێکەشم لێ وەگرتیا کابرا ئەمە دنێ سیارەکە بداتم لەبەر من عەقدم نەکردێت چۆن عەقدم لەگەر شەریکێک کردبوو ئەوەش عەقدم لەگەروان کردبوو ئەوان سیارەکان تەسمیل نەکردو دواتر ئەوانە ڕەشیان لێ کردم و دەسەڵاتیان نەبوو منیان شکایەتیان لە من کرد من بەند کرام ئێستا 9 مانگە لە ژێرەمە هەتاکو ئێستا حاکم بە کەفالە بەرینەدامە کە خلالی 15 ڕۆژی گیرا بووم بۆ ماوەی 15 ڕۆژ حاکم بە کەفیلی لەسەر چەند سکاڵە 4
ئێستا ئێمە لە یەکێک لە بەندیخانەکانی هەولێرین بە پێی ئامارەکان کە من لەگەڵ بەرپرسان لەم بەندیخانەیە گفتوگۆم کردووە ڕێژەی تاوانی با بڵێن تاوانی فێڵبازی و قۆڵبڕین و فێڵکردن و کاری سەختە مامەڵەی سەختە لە نێو هەرێمی کوردستان زیادی کردووە وەکو زانیاری وەرگتووە ڕێژەی دزیکردن لە پێشەوەی هەموو تاوانەکانە ڕێژەی فێڵکردن و قۆڵبڕین لە دووەم لە سێمی ڕێزبەندیەکان دێڵڕایت هۆگر و تەبێژی پۆلیسی هەولێرە زانیاریەکانی بەردەستی من باز دەوە دەکات احتیال کە ئێوە دەڵێن مادەی 456ە ینی تاوانەکان زیاد بووە چی دەڵێ ئامارەکان لێ بڵێ ئێمە لە بەڕێبەراتی پۆلیس پارێزگای هەولێر لە ساڵی 2020 1392 کەس کەیسمان هەبووە لە باسی چەند 1392 کەیس بەس لە هەولێر بەس لە هەولێرێ هەمووی احتیال مادەی 456 زۆرەکانی چ بوو بەڕێسۆ خەڵک پارەی لە یەکتری وەرگرتیە بە قەرز یان بە موددا یان ئەوەتەیە خاونیان بە ناو یەکتر کردێ یان ڕاکێشانی ئۆتۆمبیل بووە لە کۆمپانیاکان وەرگرتیان چەکی بەبێ ڕەسید بووە ئەوە کۆمەڵێک کەیس دەگرتەوە لەو ڕوانگەوە باش دەڵێن هەر کەسێک پارە بخوا لە وڵاتە لە هێرێمی کوردستان تەنانەت لە عێراقی چکە یاساکان هەموویەکە کە پارەکە دەخورێتتر ڕۆی پۆلیس دادگایی چی بۆ ناکە لە ئاخیری زۆر کابرا ئەگەر مەمنونیش نەبێەوەی کە خاوەن مافە 50,000 دیناری بۆ دەبڕێتەوە گەرنا چی نەکردێ بابیکە خۆی لە خۆیدا ئەو قسە دوورە لە ڕاستی کەسی تۆمەتبار ئەوەی تاوان دەکات دەگیرێ نەک دەگیرێ ئێمە ڕادستی یاسای دەکەین سزایەکەشی زۆر توندا ئاگادار من ینی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ دزی ئەگە سیرکەی 433 و 434 لەگەر نەسب و احتیال تا ڕادەیەک سزایەکانیان هاوشێوەی یەکن ئێمە بەس لە هەولێرێ زیاتر لە 549 کەسمان گرتیا زیاتر لە 1970 کەیسەکانمان ناوشاری هەولێری یەکلای کردیتەوە واتە تۆمەتبارانمان گرتیە و ڕادستی یاسامان کردینە. جەنابی حاکم ئێوە وتەبێژی داواکاری گشتین ئێمە پێشتر لەگەڵ چەند پارێزەرە قسەمان کرد خەریکە دەگەینە ئەو قەنەعەتە لەم وڵاتە هەر کەسێک پارە بخوا بە فرتوفێڵ مامەلەیەکی نایاسایی بکە و پارەیەکی زۆری هاوڵاتیان بخوا ئیتر هیچ یاسایەک نییە بە شێوەیەک لە شێوەکان وا بکە ملک و ماڵی ئەو کەسە لای خەڵکە فێڵبازەکە بگەڕێتەوە جارێکی دیکە ئێوە چی دەڵێن بۆ ئەمە؟ هەڵبەتە لە سەرەتا بە خێراتندان دەکەین ناخیر بە پێی یاسای ئەو یاسایانەی کە بەردەستە سەرڕای ئەو تێبینیانە و ئەو ملاحەزاتانەی کە لەسەر کۆی یاساکان هەیە و لەسەر کۆی پرۆسەی دادوەری و دادبینی هەیە بەڵام یاسا هەیە بەڵام ئەبێ هاوڵاتی بزانێت چۆن داوای مافی خۆی بکە بە چ ڕێگایەک یا بەر لەوەی مامەڵەکەش بکات چۆن بتوانێت مافەکەی خۆی مسۆگەر بکە بۆ ئەوی لە دەسینەدا یاسا هەیە سزا هەیە ڕێگا چارە هەیە بۆ کێشەکان بەڵام ئەبێ بە دوای داچوونی بۆ بکەی و بە دوایدا بڕۆی بزانی چۆن داوای مافەکەت دەکەیت. باشە بەڵام ئەوەی ئێستا ئەمە دەبینین بە پێی ئامارەکان لە بەندیخانە لە دادگا ئامارەکە ڕووی لە بەرزی کردووە ئێستا مەسلەی کەیسی ساختە و فێڵکردن و قۆڵبڕینی هاوڵاتیان یەکجار زۆر بووە ئەگەر یاسا هەبێ بۆ سزادان بۆچی ئامارەکان ئەوەندە ڕووی لە بەرزی کردووە بۆ نمونە ئەو کەیسانەی کە لە کوردستان سلێمان هەڵشۆیە کەنعانیەکە چوزانم بە سەدان دەفتەر دۆلاریان لە هاوڵاتیان بردو ئەمانە بەڕاستی سزا دەدرێن سبەینێ بە پێی یاساکان ئازاد ناکڕن لە دادگاکان ئەو جۆرە تاوانانە ئەڵێ هەموو فێڵبازێک پێویستی بە نەزانێک هەیە بۆی بتوانێت پرۆسەی فێڵەکەی سەر بگرێت بەر لەوەی بینە سەر سزا دێنە سەر شێوازی مامەڵەکردنەکە ئەوانەی کراوە بە بۆچوونی من هیچی مامەڵە نییە ئەوە بریتە لە ڕیبا من دەفتەرێک دەدەم بە فلان لە ماوەی 3 مانگ دەفتەر و نیوەکم دەداتەوە وما من مەسئول نیم لەو زەرەر ئەگەر بێت و زەرەر بکە ئەمە مامەڵە نییە بەڕاستی ئەمە ڕیبایە ڕیباش بە پێی هەموو یاساکان بە پێی هەموو دینەکان ئەو دینانەی کە مرۆڤ دایناوە ئەو دینانەی کە لە ئاسمان ناتۆتە خوارەوە ڕیبا حرامە
بەپێی یاسا قەدەغەیە سزای تایە هەر کەسێک بچێ مامەڵی ڕیبا بکات تووشی سزا ئەبێتەوە سزای دنیای و سزای ئەخرەویش سزای ئەو دنیا سزاکەی چییە تۆ باسی سزاکەم بۆ کە سزا بە پێی مادە 465 سزای داناوە بۆ یعاقب بالحەبس سزا دەدرێت بە حەبس حەبسیش تهدید نەکراوە مەسەلەن هەتا 5 ساڵ ئەڕوا حەجمی مەبلەغ و شێوازی کارەکە و مەترسیەکەی سزاکە کە مەتاتیەتێک دەداتە دادوەر دەڵێ لە 3 مانگ تا 5 ساڵ مەبەستی ئەوە نییە تۆ کەسێک فێڵ لە یەکێک دەکات مۆبایلێکی 20,000 وەردەگرێت سزاکەی فەرقی هەیە لەگەڵ کەسێک فێڵ لە یەکێک دەکات 50 دەفتەری لێ وەردەگرێت هەندێک لەوانەی کە پارەی خەڵکیان خواردووە لە دەرەوەی وڵاتن دەکرێت ئەمانش بەڵێ ئەگەر سکاڵای لەسەر تۆمار بکرێ یان بە غیابیش حکمی بۆ دەربچێت دەکرێت لە ڕێگای ئەنتەرپۆل و ئیجرعاتی یاسایی هەیە دەبێ ناو و نیشان و ناوی تەواوی ئەو شخصە بزانی و عینوانەکەی بزانی لە چ وڵاتێکە بۆ هێنانەوەی بەڵام ئەگەر شوێنی دیار نەبێ ئەتوانی ئەو ناوە تەعمیم بکرێت بەسەر فڕۆکەخانەکانی جیهانە هەمووی لە هەر شوێنێک ئەو پیاوە دەستگیر بکرێت ڕەوانەی ئەو وڵاتە ئەکرێتەوە کە داوای کردووە بە مەرجێک داواکە سیاسی نەبێت. ڕێژەی تاوانەکانی فێڵکردن و قۆڵبڕینی هاوڵاتیان لە نێو هەرێمی کوردستان زیادی کردووە بەڵام داواکاری گشتی هەرێمی کوردستان ڕایەکی هەیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە هەر کەسێک پارەی خەڵک بخوا قۆڵی خەڵک ببڕێ تاکە چارەسەر ڕێگای عەشائیریە بە پێچەوانەوە هیچ چارەسەرێکی دیکە نییە داواکاری گشتی دەڵێ ئەم بۆ چوونە هەڵەیە بەشێکی زۆر لەم بەندیخانەیە لێرە بند کراون لەسەر قۆڵبڕین و ساختەبازی دەگیرکراون حکمیشیان لە کەسێک بۆ کەسێکی دیکە لە تاوانێک بۆ تاوانێکی دیکە جیاوازی هەیە خەڵکێک هەیە بە ساڵ لەم شوێنەدا دەست بەسەرە و دەگیرکراوە باشتر ئەوەیە هاوڵاتیان هۆشیار بوون لە هەر کاتێکش خەڵکێک فێڵیان لێ بکات پێویستە پەنا بۆ دادگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببات لەوێوە بە هەر شێوەیەک بێت تاوانباران وەک پۆلیس و دادوەر و داواکاری گشتی باسی لێوە دەکات سزا دەدرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.